لەسەردار خەریکی دروستکردنی کاتژمێرێکە و ناوی دەنگی ئەمریکایی لەسەر هەڵکەندووە. شنۆ خاتوونێکی دەزڕەنگینی دارسازە، خۆی و خێزانەکەی بە دروستکردنی چەندین بەرهەمی جۆراوجۆر لە کورسی و مێز و جۆلانە و بابەتە جوانکاریەکانی ماڵ بە بەکارهێنانی دارەکانی سروشتی گوندەکەیان بژێوی خۆیان دابین دەکەن. لە 2019 بوو لە کاتی کارنتینەکە لەگەڵ هاوسەرما بیرۆکەی ئیشەوان بۆ هات کە دەستکەین بە ئیشی دار بەم شێوازەی خۆمان. ئەلحەمدوللیلا پێشوازێکی گەرمی لێکرا و توانیمانە بەرە بە ئیشەکە بین و خەڵکیش پێشوازێکی زۆر زۆر باشی لێ کردو. سپاس بۆ خوای گەورەی سەبووەتە بژێوەیەکی ژیانمان. ئەم خێزانە دانیشتووی گوندێکی سەر سنووری ئێرانن لە شارباژێر بە ناوی بارەی بچووک. سروشتی شاخاوی و دارستانی گوندەکەیان وای کردووە بیر لە دارسازی بکەنەوە و هەموو خێزانەکە بەکاری دارسازیەوە سەرقاڵن. بەهۆی ئەوەی ئێمە کە لە ژینگەیەکین شوێنەکەمان دارستانێکی چڕی هەیە، دارستانەکانیش بە پێی ساڵانە بەفر ئیشکێنێ با ئێڕوخێنێ پیر ئەبن ئەشکێن، ئێمە سود لەوانە وەرەگرین زیاتر پاش ماوەی دارن، یعنی وەکو ئەوەی کە بڵین دارێکی کە لە ژیانە بێ دارێک کە پێویست بێ بۆ ئەم ژیانە، ئێمە هیچ کاتێ ئامادە نین ئەو دارانە بۆ بڕین. ئەوەی بۆ شنۆ بۆتە هاوکارێکی باش هاوسەرەکەیەتی کە لە هێنانی دار و بڕینەوە و ڕێکاری دارەکان یارمەتی دەدات. من و هاوسەرەکەم بەیەکەوە ئەم ئیشە ئەەکەین. ئیشەکان سەرەتا هاوسەرەکەم دارهێنان دروستکردنی ئیشەکە هەر پارچەیەک کە دروست ئەکرێ هاوسەرەکەم دروستیەکە، بەڵام کۆتایەکەی بۆ نمونە سمارتی کۆتاییە ئیسپرتۆیە واڕنیشە زەیدکردنی تەختەکانە، ئەمانە ئیشی منن کە ئەو دروستیانەکە ئەیهێنێتەوە بۆ من خەریکیە بوو تەواوی یەکەم. ئەم خێزانە لە ڕێگەی ئۆنلاین و بەشداریان لەو شوێنانەی نمایشی کاری دەستی تێدا دەکرێت بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە، بەڵام لە داهاتوودا دەیانەوێت مەودای کارەکەیان فراوان بکەن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.